لەسەر زبطی ئاهەنگی تازە ئاهەنگی نوێ بە نێوی خۆشەویستم ساڵ تێپەڕی لە ئالبومی ئاخر دیدار. هیوادارم کە وەکو کارهای پێشوو بەدڵتان بێ، وەکو ئاهەنگی ئاخر دیدار، وەرە یارم، تەنیا و خەمی دووری پێشکەشی ئەو نیگاهە جوانەتانە بێ. هیوادارم کە بەدڵتان بێ و ئینشاءڵڵا کە بەزوویی لە تەواوی شارەکانی کوردەواری کۆنسەرتمان ئەبێت و ئێوە لە نزیکڕا دەبینم و چاوم ڕۆشنە بێ.